سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەمڕۆ ئێمە لە مۆنومنتی شەهیدان و ئەنفالکراوانی بارزانەوە لە دەڤەری بارزان لەگەڵتانین. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر جیاواز بوو بۆ هەموو گەلی کورد بە تایبەت بۆ خەڵکانی دەڤەری بارزان و بارزانیەکان لەبەرەوەی ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی بوو، ڕۆژێکی پڕکارە سادبار بوو. بەڕاستی دڵێک و ڕۆحێکی ویست کە ئەمڕۆ بەرگەی ئەو ئازیزانە بگری لێرە کە دوای 39 ساڵ بەسەر تاوانکردنی ئەنفالکردنی بارزانیەکان لەلایەن ڕژێمی بەعسەوە، بەڵام هێشتا برینی ئەوان ساڕێژ نەبووە و هەستت دەکرد کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەو کارە ساتەیە کە بەسەریاندا هاتووە. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 31 حوتی ساڵی 1983دا ڕژێمی بەعس گەماڕۆی ناوچەی بادینان و بەتایبەت دەڤەری بارزانیدا و کۆمەڵێکی زۆر خەڵکی سڤیلی ڕاپێچی بیابانەکانی عێراق کرد کە ژمارەیان گەیشتە نزیکەی 8,000 هاوڵاتی سڤیل و هەموو ئەوانەی زیندە بەچاڵ کرد و بە تاوانێکی گەورەی مێژووی ناو دەبێت. بۆیە ئەمڕۆ ئێمە لێرە دەمانەوێت گفتوگۆی زیاتر لەسەر ئەو ڕوودا و کارە ساتبارە مێژوویە بکەین و بە تایبەت بابزانین وەزارەتی ئەنفالکراوان و شەهیدان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرک و ڕۆڵیان چی بووە و دەیانەوێت چی بکەن و پەیامیان چییە. بەڕێز بەرەڤان حەمدی بریکاری وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان لەگەڵمان ئامادەیە. سڵاوت لێبێ، سوپاس دەکەین کەمێک ماندوومان کردی، تۆمان هێشتوانێ، دەستت خۆش بێ. بەڵام کاک بەرەڤان جارێ سەرەتا پرسیارم هەیە بۆ بەڕێز، بەڵام بابزانم وتەی تۆ لەم ڕۆژەدا چییە کە وەکو بینیمان بەڕاستی ڕۆژێکی دڵتەزێن و ناخۆش و ناخەژێن بوو بۆ هەمومان. زۆر سپاس وەکو ئاماژەت پێکرد. ئەمڕۆ 31 هەفتە بیرەوەری 39 ساڵەی جینۆسایدی بارزانیەکانە. هەموو ساڵە لێرە ڕێوڕەسمێک دەکرێتن بۆ کەسوکاری قوربانیان بە شێوەیەکی فەرمی کە تێدا ئەم بیرەوەریە زیندوو دەکرێتەوە. بەڵام ئەمڕۆ جیاواز بوو لەگە ساڵانی ڕۆبەردوو. جیاوازیەکەی ئەوە بوو پرسەیەکی نیشتیمانی بوو، ڕێوڕەسمی بە خاکسپاردنی 100 شەهیدی جینۆسایدی بارزانیەکان بوو کە لە مانگی 2 ساڵی 2022 لە بیابانەکانی سەماوە دۆزرانەوە پاش پشکنی نوردبینیە لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە کە ڕاست پێدراوبوون لە سەرفەرمانی جەنابی سەرۆک پشتڕاست کراوە بەپێی ئەو مختەنایەتانەی کە لە ناو گۆڕەکاندا هەبوو، بەپێی قسەی شاهد حاڵەکان، بەپێی ئەو دیکومنتە زەمەنیانەی کە خەڵکەکە باسی دەکرد. بەڵێ قوربانیەکان قوربانی جینۆسایدی بارزانیەکان بوون و بارزانیەکان بوون. دوونە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ڕێوڕەسمی پێشوازیان و بەڕێکردنیان بۆ کرا. شەو لە ناو شارەکانی کوردستان لە هەولێرەوە تا گۆڕستانی جینۆسایدی بارزانیەکان سەعات 5:35 گەیشتنێرە هیچ بوندێکمان نەدید خەویلەی کەتبی هەموو لەسەر ڕێگا بوون. هیچ شارۆچکەیەکمان نەدید کە لەسەر ڕێگا نەوەستێتن کە بەڵێ ئەمە شەهیدی کوردستان بوون، ئەمە لەسەر ناسنامەی کوردایەتی بووە، ئەمە ئی ناوچەیەک بووە کە ناوچەی بەرخودان بووە کە سەرکردە سیاسی و نەتەوەیەکان دەم ناوچەیە بەرخودانیان لە پێناوی کورددا کرد بوو. هەر بۆیش ئەمڕۆ دیتمان لە هەموو کوردستان، لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بەنێنەرە دیبلۆماتیەکانەوە لەسەر ئاستی باڵا لە هەرێمی کوردستان بە خودی جەنابی سەرۆکەوە، سەرۆکی هەرێمەوە، پەرلەمانەوە، پەرلەمانی عێراقەوە، حکوومەتی عێراقەوە، هەروەها کەسوکاری قوربانیانی ناوچەکانی تکەوە و خەڵکی ئەم دەڤەرە و ئەو ناوچانەی کە هاوسنوورن لەگە ئەو دەڤەرە لێرە بەشدار بوون، وەکو پرسە، وەکو ماتەم، وەکو ساختکردنەوەی وەکو ساختکردنەوەی بیرەوەریەک کە بەڵێ ئێمە کوردین و ماوین. ئەوانەی کە بە سیستەمی دیکتاتۆری دانویست ئێمە لەناو بین و کاو عەقلیەتە تاوکو ئێستا وەکو تاکراوی بەردەوامە، بەڵام خۆڕاگەری کورد هەرمایە و پشگیری و هەماهەنگی یەکتر لە پرسەیەکی نیشتیمانی وامان لە هێزمان دەکات. ئێمە ئاگادارین دەستان خۆش بێ، ماندوونە بن چەند ڕۆژێکە گەلێک ماندوون بە تایبەت لە دوێنەوە کە ڕووفاتەکان گەشتوونەتە سنووری هەرێمی کوردستان. بەڵام دەمەوێت بزانم هەر لە زاری خۆتۆ جارێکتر گوێمان لێ بێ ئەرکی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان چی بوو لەم ڕێوڕەسمەدا؟ خۆی لە عێراقدا یاسایەکە پێ دەگوترێتن یاسای حیمایەت و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکە کە ئەم یاسایە لە 2006 دەرچووە، لە 2013 هەموار کڕێتەوە. وەزارەتی کاروباری شەهیدان نێنەرەکە لەو لیژنە 7 کەسیەی کە کاری هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دەکرێتن. بۆیە ئێمە ئەندام بوون لە بەدواداچوونی ئەم گۆڕە بە کۆمەڵانە، چاودێریمان کردووە، ڕێکاری یاسایی بەدواداچوون کرایە. هەروەها ئەو ڕێوڕەسمانەی کە بیرەوەری شەهیدانە، بیرەوەری ئەنفالکراوانە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کاروباری شەهیدان دەکرێت. نەوجا چه لیژنەی تایبەتمەند بیکاتن، چه لیژنەی مشتەرەک بیکاتن. نێنەری وەزارەتی کاروباری شەهیدان بەشدارە بەپێی ئەو ڕێکارە یاسایانەی کە هەیە
بۆ ئەم مەراسیمەی ئەمڕۆ لیژنەیەکی باڵا هەبوو کە بەسەر پەرشتی جەنابی مەلا مستەفا بارزانی بوو پرۆتۆکۆلی ئەنجومەنی وەزیرانی تێدا بەشدار بوو دام بۆ دەستگا ئیداریەکان دام بۆ دەستگا لەشکریەکان بەڵێ جام بۆ دەستگا لەشکریەکان زائیدەن وەزارەتی کاروباری شەهیدان بە پێی ڕێڕەسمی پرۆتۆکۆلی ئەم ڕێڕەسمە وەکو ڕێڕەسمێکی نیشتیمانی کاری لەسەر کرا و ئەنجام درا. زۆر باشە. ئەو لیژنەیە تەنها بۆ ئەم ڕێڕەسمە بوو یاخود کاری داهاتووشتان بەردەوام بێت چونکە بۆ خۆتەزانانی یەکێک لە داواکاری سەرەکیەکانی کە سوکاری ئەنفال کراوان بە تایبەت لەم ڕۆیە کە زۆر تاکیدیان لەسەر کردەوە بوو کە چاوەڕێی هاتنەوەی ڕوفاتی ئازیزەکانیانە. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. ئەم لیژنەیە کە ئەمڕۆ سەرپەرشتیان ڕێڕەسمەی کرد تایبەت بوو بەم ڕێڕەسمە واتە ڕێڕەسمی 39 ساڵەی بیرەوەری جینۆسایدی بارزانیەکان لەگەڵ ڕێڕەسمی هێنانەوەی سەد ڕوفاتی شەهیدی ئازیزی جینۆسایدی بارزانیەکان بە نسبەت ئەرکی وەزارەتی کاروباری شەهیدان ئەرکە سەرەکیەکەی ئەوەیە لە پرسی جینۆساید و لە پرسی ئەنفالدا بە دواداچوونی بەردەوام لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان لەسەر ڕوفاتی ئازیزانمان لەسەر سۆراغی شوێن بزرگانی لەسەر سۆراغی شوێن بزرگان کە ئەمە بەڕێبەراتیەکی تایبەتمەندمان هەیە لە وەزارەتی کاروباری شەهیدان ئەم بەڕێبەراتی هەماهەنگی تەواوی لەگەڵ دەستگای شەهیدی عێراق بەڕێبەراتی گۆڕی بە کۆمەڵ هەیە لەگەڵ پزیشکی دواتی هەیە لەگەڵ پزیشکی دواتی هەرێم هەیە اینجا ئێمە لەگەڵ وەزاراتی تریش وەکو وەزارەتی دیفاعی عێراقی هەماهەنگیمان هەیە لەگەڵ سەلیبی ئەحمەر هەماهەنگیمان هەیە لەگەڵ ICNP هەماهەنگیمان هەیە کە بە دواداچوون بۆ گۆڕی ئەنفال و شوێن بزرگانی هەرێمی کوردستان دەکەین کە ئەمە ئەرکە لە هێڵە گشتیەکانی وەزارەت دیاری کراوە. ئەمڕۆ خودی جەنابی سەرۆکیش وەکو سیاسەتی هەرێمی کوردستان کە ئاماژەی پێکرد هەرێمی کوردستان حتا ڕوفاتی یەک ئەزیزی هەبیتن بە دواداچوونی بەردەوام دەکاتن چونکە تاوانەکە تاوانێکی ڕێکخراوە پرۆسەکانی ئەنفال و جینۆسایدی بارزانیەکان و فەیدیەکان و هەڵامجە ئەو تاوانە ڕێکخراوە تا پاش پرۆسەی ئێزادی عێراق بەڵگەی تەواومان لە بەردەست نەبوو ئەو خەڵکێکی ئەمڕۆ لێرە تو بینید ئەوان چاوەڕێیان دەکرد لە پاش پرۆسەی ئازاد خەڵکێکیان هەبی لە سژنەکان ئازاد بکرێتن خەڵکێکیان هەبی شوێن بزرە بگەڕێنەوە ماڵەکانی خۆیاندا بەڵام پاش پرۆسەی ئازادی عێراق دیتمان بەپێی ئەو بەڵگانەی کە بەردەستمان کرد ئەو مخبرانەی کە هەندێک شهودیان بوودا ئەو تیمانەی کە بە تایبەت نێدران و پشکنینی هەڵدانەوەی هەندێک گۆڕی بە کۆمەڵیان کرد لەوێ ئیثبات بوو کە بەڵێ ئەمانە زیندە بەجاڵ کراونە ئەمانە ڕمی کراونە ئەمانە بۆ سۆراغێکی نادیار واتە چارەنووسێکی نادیار و ژیانیان لە ناو چووە کەواتە ئەم کارە تا 8,000 بارزانی هەبی تا 182,000 ئەنفال هەبیتن تا کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تر هەبێتن کارێکی بەردەوامی وەزارەتی کاروباری شەهیدان و حکومەتی هەرێمی کوردستانە کە بە دواداچوونی ڕوفاتەکان بکاتن و هێنانەوەیان لەسەر شوێنی خۆی بگرێتن و بیکاتە پرسێکیش بۆ ناساندنی ئەم کێسە پرسێکی نیشتیمانی پرسێکی نێودەوڵەتی پرسێکیش بەپێی قەراراتی دادگای باڵای تاوانەکان ئیلزامی حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراقی بکاتن کە هەماهەنگ بێتن بۆ گەڕانەوەی ژیانی ئاسایی ئەم خەڵکە بۆ ئەوەدانکردنەوەی ئەم کردووە ئەمە خاڵێکی گرنگە کارگەڕان هەم هاوڵاتیان داوایەکەن کە سوکاری ئەنفال کراوان داوایەکەن هەم ئەوشە کە بەڕێز باسیەکەی زۆر گرنگە کە ئەم پرسە بکرێتە پرسێکی نەتەوەیی هەماهەنگیتان چێ لەگەڵ حکوومەتی عێراق بە تایبەت بۆ گەڕانەوەی ژیانی ئاسایی بۆ هاوڵاتیان و قەرەبووکردنەوەیان لە ڕووی مادیەوە هەرچەنە ڕەنگە مادیەن قەرەبووی هیچ یەکێک لەو زیان و تاوانانە نەکاتەوە کە دەرحەق بەگەلی کورد کراوە بەڵام لە ڕووی یاسایەوە دەبێ بکرێت ئەمە زۆر پێویستە ڕوونکردنەوە بدرێتن یەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستانی ئاسایەکی دانایە بە ناوی یاسای ژمارە 9 مافۆ امتیازاتی کەسوکاری شەهیدان پێناسەی شەهیدی ئەنفال واتە جینۆسایدی کردیە هەندێک ئەستیحقاقی دایت ئەمە ئیمکانیاتی هەرێمی کوردستانە لە حکومەت کە دۆبینی کردیە بەڵام لە ئەسڵدا کە ئەم کێسە بڕیاری قەتعی لە دادگا وەردەگریت و تەمیز دەکرێتەوە یەکلایی دەکرێتەوە پێویستی بە چیە پێویستی بە قەرارێک هەیە کە جەبری زەرار بکاتن لە پەرلەمانی عێراقی دەربچیتن ئیلزامی حکومەت بکە بودجە تەخسیس بکە چۆن لە کوێت کە عێراق کوێتی داگیر کرد مەجلسی ئەمن قەرارێکی ئێمە پێکێنانی عێراقی تاسەمان لەسەر ئەو ئەساسە بوو کە شەراکەت و تەوافق هەبیتن ئەو کێسەیە لە پاش دادگای باڵای تاوانەکان ڕێچکە یاسایەکانی خۆی وەرگریتن بۆ نەکرایە پرسەکە بە سیاسی کرایە بۆ نەکرایە ئەو عەقیدەتە لە بەغدایە تاکو ئێستا قەناعەتی وان نییە کە باڵێ دەبیتن هاوڵاتی کوردستان هاوشانی هاوڵاتی ناوەڕاست و باشووری عێراق وەکو یەکسان بکرێتن چونکە قوربانی وان امتیازی لە قوربانی هەرێمی کوردستان زیاترە ئێمە کار لەسەر نەهێشتنی ئەم عەقلیەتە دەکەین لەبەرچی کار لەسەر نەهێشتنی ئەم عەقلیەتە دەکەین هەدەفەکە هەدەفێکی مادی هەدەفەکە هەدەفێکی صرف مادی نییە هەدەفێکی ئەطمئنانەکە لێرە چییە خەڵکی هەرێمی کوردستان دەبی ئەو ئەطمئنانەی بۆ دروست بیتن کە جارێککە نابتە خۆراک و
قوربانی و سوتەمەنی ئەو عقلیەتەی کە لە بەغدا حکم پێتان وایە هێشتا خەڵکی هەرێمی کوردستان ترسی هەیە لە بەرامبەر حتى دەسەڵاتی ئەو عێراقی؟ متمانەیە نییە، حتى ئێستا ئەو متمانەیە ترسی هەیە؟ بۆچی ئەو متمانەیە نییە؟ بدليل أو ناكوكياني كلا بين هرمي كردستان ولا بغدا هي لموضوع بجل لموضوع بيشمرجة لموضوع ناوچجنا كوكا كان لموضوع مادة دستورية كان كنزيكي 55 مادة دستوري ده هي أما دليل ويا كهشتان حكومة عراقي ناوية بو دستور توافقي كخلق هرمي كردستان زماني باروستني أو دنش كدنجي بيد هر سه باريزگاه هر چهار باريزگاه هرمي كردستان دنگيان بم دستوره ده هم دستوره چه بجنا كان ايما دبيني پروسه سياسي العراق ده برای ارستيك داده چ باید پیداگیری لموضوع پرسی قبوره امر جناب سروک لو تک خدا با واضحی باسی کرد قیمت یک حسک یک مقتنیاتی نوگوری با کمال یک ناسینوی رفاتی با عزیزانی او خیزانانه همو ثروت و سامان دنیای دنیا چون که هیچ تکل روح عزیزتر نیه بلام اطمئنانی او جولی که استلاجیان او نوعی که داهاتوه که باش موی انفال اطمئنانه که آن لچه دبیتن با التزاماتانه دبیتن که عراق پیوسته لسر خوی جب جب کاتن تا او هولاتی بون العراق دا جب جب کردن او توافقه زور بکرتی والله بروکات نما برز بروان شاوره کن جب جب کری خود وقت حکومت هرمی کردستان اما دوشت مان کردیا در خسته زر روزیانه کان مان کردیا پروژه یا سامان هبوا در سال 2013 به رسمی مفاتحه عراق مان کردیا ل 2015 به رسمی مفاتحه مان کردیا ل 2021 به رسمی مفاتحه مان کردیا سردانی هفته رابردوی سروکی حکومتی هرمی کردستان کات مسرور بارزانی بولای مصطفی کاظمی بولای پارلمان عراق یک لپرسکان پرسی قربو کردن زر روزیانه کان جنوساید کیمیا باران و انفال بال هرمی کردستان وقت پرسی کی جدیه هرمی کردستان پیداگیری دکاتن بيست اما فشاري نو دولتش دروز بكن لروي ناسينا وتاكو عراق بخينا بن اورا كيفه ماده دستوريه كان خو ياسا كان خو بيكسماني جب جب كات برئيس بروان حمدي بريكاري وزارتي كاروباري شيدان وانفال كراوان قالك سپاس كبجدار ويلا دلمان سپاس